ئەوە دوو ڕۆژە هۆڵەکانمان کردووەتەوە بە ڕێنمایی وەزارەتی تەندروستی. ئێمەش طبعاً زۆر پابەندین بە ئەو یاریزانانەی کە دێنە ژوورەوە دەبێ ماسک و دەستکێش و شتانەیان لەدەست بێ بۆ هیچ کەسێک نییە بەبێ ماسک و دەستکێش یاری بکە و تعقیم و شتیشمان داناوە هەموو شتەکان هەر جیازێکیش تقریباً مەتر و نێوەک تا 2 مەتر لە یەک دوورن. بەڕاستی ئێمە ناتوانین لە ماڵەوە ئەو وەرزشانە ئەنجام بدەین. پێویستمان بە هەوڵەکانی لەش جوانیە بە هۆی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستیەوە هەوڵەورشەکان داخران، بەڵام دووبارە خۆشحاڵین کە دووبارە کراوە و بە قوتر دێنەوە ناو وەرزشەکە و خۆمان ئامادە دەکەین بۆ پاڵەوانێتەکان. لە زووی کە خەڵکی زەکریان بێژم شاید هەرفرە لە زووە بێژم 40-50 ساڵەیە کردیە بە تایبەتی هاتووە ئەم کاڵەکە. ئەم کاڵێکی زەکریانەی تر بە ناوبانگ یانە زۆر بە ناوبانگە. ئازان زۆر لە شوێنەکانیشە بە ناو کاڵک زەکریان و کاڵەکەکەن وەی فریشی فرۆش. یانە خازانجێ زەرەری نییە. وەکو بەراوەکە بێتامە یەک لەزەتی نی ئەمە هەم تامیە هەم دوایەوە مەزەی شیرینی مەزەی ترشی هەدانێ تامێکی. تأثیری هەبوو بەڵێ هەستم پێ کرد ینی خەڵکێکی زۆر نایەتوانی بێنێت تا مانگ تێپەڕی ینی تەلەفۆنیان ئەگەر ینی بێن بۆ سەرچاکردن بەڵام ئەوت دوکانەکە قەرەباڵخە خەڵکی زۆر لێیە بێم ئەمڕۆ بەیانی بێم کەی باشە بۆ تۆ ینی هەندێک خەڵکی تا بوو نەخۆش بوو کەنسەریە بوو ینی نەخۆشی درەژخایانیان هەبوو نایەتوانیت تێکەڵی خەڵکەکە ببن لێرە بەڵام ئێتراستەکەم ئێستا تقریبان تۆزێک ئاسایی بووتەوە. Maybe Wednesday or Thursday and just have it like 6 months leave over there. I'm like, no way. Difference between before Corona for my business and after Corona is that the safety, making sure that everybody is safe, making sure that we're following the CDC guidelines, making sure that we're disinfecting in between each client. Originally, it's like little, right at the beginning, at the time. That's it. Okay. And then he'll have you download the app so that you can see it.